کام جۆران کاک جەمال لە هەمان کاریگەرترە بۆ کەشفکردن و پوشەڵکردنەوە و لە ناوبردنی ئەمینە؟ ڕاستگۆم لەگەڵت بەشی میکانیک زۆر ئەکتیڤترە، چکە وەکو باسم کرد لە سەرەتای قسەکانمان وتم ئێمە پێدەشتەکانمان چۆڵ کردو بەرە و شاخانە ڕووین. ئەگەر دیماینەرێک لە شاخێکە لە شوێنێکی لێژە لە هەڵدێرێکە کارکە یاخود لە ناوچەکانی پێنجون و شار باشێر و پشتە لەبەرەوەی چەقی شەڕەکان بۆەوە پارچێکی زۆر کەوتووە لەسەر زەویەکە، چکە ئەو ئەمریکی ئێمە پێمانە ئەمێری میندۆزەرەوە نیە بۆ معلوماتی جەنابەت، ئەمێری کانزا دۆزەرەوە. هەر کانزایەک لەسەر زەوی بێت ئێمە مەجبورین وەکو مینێک تەعاملی لەگەڵەکەین. بۆیە دۆزینەوە پاکسازی بەدەستی تۆزێک هێواشترە وەک لە پاکسازی میکانیکی. کاک جەمال لە شوێنێکدا هەبووە بۆ نمونە لە ئەنجامی قورسی پرۆسەکە یاخود نەبوونی زانیاری تەواو لەسەر جۆری مینەکان و شێوازی مینەکان ئێوە دەسەوسان بن لە هەڵگرتنەوە بۆ چاڵکردنەوەی جۆرێک لە مین؟ بە هیچ شێوەیەک ئێمە هیچ شتێک کە ئاسانیە لە بەردەمی پرۆسەکە ئێمەیە. بۆ من ئەگەر ئێمە بچینە سەر کێڵگەمینێک پارچەی زۆر بێت نەتوانین بە جیازەکانمان پاچیکەینەوە لەبەر ڕێژەی زۆری پارچەکان، ئێمە پەنابێنە بەر بەشی میکانیکەکانە بینە ئەو شوێنە پاشەوەی کە پرۆسەی میکانیکیمان تەواو کرد و مین و تەقەمیان جیا کردەوە کاتە ئاسانە پرۆسەکان. هەڵگرتنەوە و پوچەڵکردنی مین بەراورد بە ڕابردوو چ جیاوازێکی لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و سەردەم حتمما ڕەنگە بە ڕێژەیەک لە گۆڕانکاری لە هەڵگرتنەوەی ئەمینانە دروست بوو بێت. پرۆسەکە هەمان پرۆسە یاخود جیاوازترە ئێستا؟ حتمما جیاوازە، لەبەرەوەی ئەو خەڵکانی کە لای ئێمە کەمەکەیان 15 ساڵە لە باری پاکسازی من نیژەکە 20 ساڵ خۆم 26 ساڵە بوارە یژەکەم، حتمما ئەو شارەزایی و ئەو خبری کە پەیامان کردووە ئەو هەموو خولانەی کە بینیمانە بە بەردەوامی ئێمە بەشێکی زۆر ئەکتیڤ و چالاکمان هەیە لە بەڕێوەتی گشتی کاروباری مینی سلێمانی کە بەشی ڕاهێنانە بە بەردەوام ئەبدەیتی زانیاریەکانەکەین، ئەبدەیتی ئەو مین و ئەو تەقەمەنیانەکەین کە ئایدۆزینەوە بیرە نەچێ. ئێمە شەڕی داعش ئەرکێکی زۆر قورسی قسە سەرشانی ئێمە لەبەرەوەی ئەو داعش ئەو شتانی کە دایانە مین نەبوون، چەکیشی تەقلیدی نەبوون، مینی بۆمبێکی دەستکرد بوون کە تەعاملکردن لەگەڵیانە زۆر قورس بوو بە پێی ستانداردەکان زۆر ئەرکی ئێمەی قورس کرد و لە پرسی پاکسازی کەمێک دوای خستین لەبەرەوەی جەنابەت دەزانی ناوچەیەکی زۆر لە هەرێمی کوردستان پیس بوو. بۆیە دڵنیا دەکەمەوە ئەو پرۆسەیە ڕاستە ئێمە نوێترین ئامێری گیانیمان هەیە بۆ وارە، بەڵام هەر پێ بڵێم لە بواری دەستیە پرۆسەکە ئەوەیە ئەبێت لە 100% دڵنیابی تۆزێک هێواشتر وەک لە پرۆسەی میکانیک یاخود لە پرۆسەیەکی تر. باشە، پرۆسەی پاکردنەوەی مین تا کوێ تاکەی بەردەوام دەبێت؟ بەپێی ئەو مزانیارانە لای من هەیە کە بەپێی ڕێکوتنامەی ئۆتاوا دەبوو لە ساڵی 2010 تەواوی خاکی هەرێمی کوردستان لە مین پاک بکرایەتەوە، بەڵام دواتر ئەمە درێژکرایە بۆ ساڵی 2028. تا ئەم بەروارە دەتوانن ئێوە تەواوی ئەم خاکە لە مین پاکەنەوە؟ بەڵێ، بەنسبەتی ڕێکوتنامەی ئۆتاوا تەبعاً ساڵی 2010 عێراق ئەندامە لەو ڕێخەوە لەو ڕێکوتنامەیە 164 دەوڵەتیش لە دنیاە واژویان کردووە بۆ لەسەر دووشن لەسەر نەهێشتنی مەخزەنەکانی مین و تەقەمەنی و لەسەر نەمانی مینی دژە کەسی. بەنسبەتی یەکەمیانەوە کە مەخزەنەکانە کۆتایی پێهاتووە، بەڵام مینی دژە کەسی کە قرار بوو لە ساڵی 2008 بۆ ماوەی 10 ساڵ عێراق لە تەواوی مینی دژە کەسی کۆتایی پێبێ، بەڵام بەداخەوە لە ساڵی 2007 خۆتەزانی دوای شەڕی داعش و قەیرانی دارایی جاریکە بە کۆمەڵێک موبەڕیر بە کۆمەڵێک زانیاری داوامان کردە 10 ساڵی ترمان بۆ تازەکەنەوە. ئێستا حالێن لە ساڵی 2025 جاین، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بەم شێوە بێت ناتوانین لەبەرەوە بێت لە 2027 جارێکی تر داوا بکاتەوە عێراق ئەو پرۆسەی بۆ تەمدید بکرێتەوە بۆ 10 ساڵی تر کە هەرێمی کوردستان یاخود عێراقیش لە مین و تەقەمەنی کۆتایی بێت.